ژانری هەزبزوێن چییە؟ هەزبزوێن یان تھریلەر ژانرێکی ئەدەبیە و لە نووسین و فیلم و تەلەڤیزیۆندا هاندەرێکی زۆری هەیە. وەک لە ناوەکەیەوە دیارە هەزبزوێن ژانرێکە کە خوێنەر و بینەر دەخاتە لووتکەی حەماسەت و هەڵچوون بە جۆرێک تەواو تێکەڵی نووسراوەکە یان فیلمەکە دەبن. ژانری هەزبزوێن تەکنیکێکی تێدایە کە پێی دەڵێن پلۆت تویست یان گۆڕینی سیناریۆ بە جۆرێک تاک دەخاتە باری سەرسوڵمان و حاڵەتێکی چاوەڕوان نەکراوی پیشان دەدات کە تەواو جیاوازە لەو دەرەنجامەی لە مێشتی ئەو بەدی دەکرا. پلۆت و سیناریۆی چیرۆکە هەزبزوێنەکان زۆربەی جار کاریگەری خراپەکاری چیرۆکەکەی زیاتر پێوە دیارە وەک پاڵەوانی چیرۆکەکە بە جۆرێک خراپەکارەکە پاڵەوانەکە پاڵ دەدات بەرەو ئەنجامدانی چەند کردارێک و کۆسب بۆ پاڵەوانەکە دادەنێت بۆ گەیشتن بە ئەنجام. سەرەکی ترین تایبەتمەندی چیرۆکە هەزبزوێنەکان تایبەتمەندی مەراق بوونە کەوا لە خوێنەر و بینەر دەکات مەراق بکات تا بزانێت ڕووداوەکان چۆن دەبن و تێکەڵ دەبێت بە هەستێکی خۆش لەگەڵ دەرکەوتنی یەکە بە یەکەی دەرەنجامەکان لە کاتێکدا لە مێشتی خۆی چەندان سیناریۆ دروست دەکات. تایبەتمەندی دووەم تایبەتمەندی سوپرایزە بە جۆرێک دەرەنجامەکان تەواو جیاواز دەبن لەوەی مێشتی ئەو بۆیان دەچێت. ئەمەشیان بە هەمان شێوە هەستێکی خۆش و مەراقبوونی پێدەبەخشێت تا بزانێت دەرەنجامی ڕووداوەکانی دواتر چۆن دەبێت. چەندەها جۆری بەرهەمی هەزبزوێن هەن. گرنگترینیان هەزبزوێنی تاوانکاری کە تۆڵە ڕفاندن و کوشتن و تاوانە جۆراوجۆرەکان دەگرێتەوە. هەزبزوێنی نهێنی ئامێز کە پڕیەتی لە لێکۆڵینەوە بە دوواداگەڕان و نهێنی. هەزبزوێنی درامایی پڕیەتی لە یاریمێشتی و گۆڕانی سیناریۆ و بابەتی دەرونی. هەزبزوێنی خەیاڵی زانستی پێک دێت لە ڕۆبۆت و تەکنۆلۆژیا و داهێنانی زانستی بکوژ و مەترسیدار و زانای شێوا و لە ڕووی دەرونیەوە. هەزبزوێنی ترسناک ئەمەش پڕیەتی لە کوشتن و تاوانکاری و تارمایی و لایەنە ترسناکەکانی تر. زۆری تری کەم و لاوەچی چیرۆکە هەزبزوێنەکانیش هەن کە زار و بارە بەکاردێت. نمونەی چیرۆکە هەزبزوێنەکان لە ئەدەبدا کتێبی کچی ناوشەمەندەفەرەکە لە نووسینی پۆڵا هۆکینز کە لە ساڵی 2015 بڵاو کرایەوە و بوو بە یەکێک لە پرفرۆشترین پەرتووکەکانی ئەو کاتەی نیویۆرک تایمز. کتێبەکە باس لە کچێک دەکات کە بەدەست تەنیایی و ناجێگیری دەرونیەوە دەناڵێنێت و ڕۆژانە بە شەمەندەفەر دەچێت بۆ سەرکارەکەی. لەو ماوەی لە شەمەندەفەرەکە بەڕێ دەکات خانەوادەیەک لەسەر ڕێگا دەناسێت و بە جۆرێک لە جۆرەکان تێکەڵ بە چیرۆکی ئەوان دەبێت. کتێبەکە لە ساڵی 2016 کرایە فیلمێکی سینەمایی سەرکەوت و لە ڕۆڵجێڕانی ئەکتەری بەناوبانگ ئێمیلی بلەنت و داهاتێکی بەرچاوی بەدەستهێنا. نمونەی بەرهەم هەزبزوێنەکانی تر کتێبی کچی ڕۆشت و لە نووسینی گایلان فلین، فیلمی گەڕان کە زۆری هەزبزوێنی دراماییە، هەروەها چەندان بەرهەمی تر لە پەرتووخانە و سینەما و تەلەڤیزیۆنە جیهانیەکان. بە کورتی ئەمە باسێک بوو لەبارەی ژانری هەزبزوێن و بەشەکانی. بە هیوای سوود.